ئێرە قەزای کۆیەیە، ئەمانەش شوێنەوارەکانی قەزای کۆیەن. بەوتەی شارەزایان بەشێک لەم شوێنەوارانە تەمەنیان بۆ نزیکەی 500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. محەممەد حوسێنی بەتەمەن ساڵی 1934 لە نێوەم خانۆ کۆنانەدا لەدایک بووە و تەمەنی مناڵی و گەنجی بە تەواوی لێرەدا بەڕێ کردووە. داواکاری ئەم پیرە پیاوە ئێستا نۆژەنکردنەوەی خانۆ کۆن و شوێنەوارە مێژوویەکانی کۆیەیە تاکو لە داڕوخان بپارێزرێن. گەرەکە ئەوە ماڵێ چەلەبیە چار چەلەبی ڕزاق ئەوانە ئەوە ماڵە ئایستەها بۆ نەماوە ئەوە زمانێک نزی بۆ باکی ئەلێوەدا بوو ئاکتی ترکەرە ئەوە ماڵە مەلای گەورەیە ئەو ماڵەوە سا عومەریە لێ بابە دەروخێ خانی گەورە دەون کارمەسەرەوە دەروخێ ئەوە تا لێر بخەوەوە. شوێنەوەرەکانی قەزای کۆیە ئەم مامۆستایی زانکۆ بە تەواوکەری مێژووی کورد ناویان دەبات، بۆیە گرنگی پێدانیان بە ئەرکی حکوومەتی هەرێم دەزانێت. ئەم شوێنەوارانەی ئێرە وەکو قشڵە و خانی کۆیە و چەندین خان و ماڵی ناو کۆیە ئەمە سەرباری چەندین قەڵای زۆر بەناوبانگی مێژووی وەکو قەڵای شیلا سات و قەڵا ئەمانە هەمویان تایبەتمەندی مێژووی گرنگیان هەیە کە وا دەکات ئێمە پێمان وابێ ئەم شوێنێکی تەواو مێژوویە تەواو کولتوریە کە بەشێکی گرنگی با بڵێن تەواوی مێژووی کورد تەواو دەکات چونکە دوجار لەم شوێنەدا هەندێک شوێن دۆزراوەوە با بڵێن هەندێک شوێنەوار هەن وەکو سات و قەڵا لە قۆناغی تاریکی مێژووی کوردستاندا ئەمە مەملەکەتێکی بەناوبانگ بووە لەبەرەوە گرنگی ئەم شوێنەوارانە بۆ ئێمە و بۆ مێژووی کورد لە ڕاستیدا لە سنوور بەدەرە و گرنگی پێدانیشیان بەشێک دەبێت لە ئەرکی هەموو ئەو کەسانێکە با بڵێن گرنگی بە شوێنەوار و بەم شتانە دەدەن. بەشێک لە شوێنەوارەکانی قەزای کۆیە بوونەتە موڵکی حکوومەت و نۆژەن کراونەتەوە، بەڵام بەشێکیان تاکو ئێستا موڵکی تاکن و مەترسی لە ناوچوونیان لەسەرا. بەبێ ئەوەی کە ئێمە هەمان لە کۆی و دەوروبەری لە وڵاتی کۆی کە هەمانە 180 شوێنمان هەیە، 2 خانمان هەیە، 7 خانێکە لە پوریمان هەیە. ئەمانە هەمووی با بڵێن شوێنی شوێنەواریە و شوێنی شوێن بریتە لە قشڵەیە، قەڵاتە، گردە، ڕووبارە، قەبرستانە، خانە، خانومە، مزگەوتە، ئەمانە هەمووی شوێنی شوێنەوارە. بۆ پرسیاری وەڵامی جەنابەت ئایا تا چ ئاستێکی هەیە، ئێمە وەکو بڵێن لە وەکو لە شوێنەوار ئیشێکی باش بۆ شوێنەواری کۆیە کراوە، پرۆژەی باشمان ئەنجام داوە بۆ حکومێکە خۆشم با بڵێن کابراایەک ژمێریاریشم و محاسیبیشم و یاساییشمە، بەڵام لەگەژە لە ئاست محمەدانیە بۆ نمونە ئێمە لە کوی 7 خانی 13 خانێکە لە پوریمان هەیە تا ئێستا 4 خانی نۆژەکەینەوە بۆ نمونە گرنگیمان بە قشڵی کۆیەدایە با بڵێن لا قشەی کۆیە با بڵێن مۆزەخانەی لێیە، ئەنتیخانەی لێیە، قاوەخانەی لێیە، کەسکایی لێیە، کۆمەڵەشتی لێیە کە جێگای سەرنجی گەشتێرەنە. جگە لە خان و قەڵا و خانە مێژوویەکانی کۆیە چەندین کەلوپەل و پێداویستی لە سنووری قەزای کۆیە دۆزراونەتەوە کە مێژویان بۆ هەزاران ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. کارۆن محەممەد کورساد نیوز قەزای کۆیە.